پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هیجرەتی فەرموو بۆ مەدینە، کە هیجرەتی فەرموو بۆ مەدینە و دەوڵەتەکەی دروست کرد لە مەدینە و کۆمەڵگەکەی ئاڕاستە کرد و ئەحکامە شەرعیەکان زاڵ بوون بەسەر کۆمەڵگەکەیە، مەککە هەروە بە دارالکوفر مایە و مەدینە بوو بە دارالئیسلام. بۆچی بوو بە دارالئیسلام؟ لەبەر حاکمەکەی مسلمانە ئەحکامە شەرعیەکانیش بەسەریان مسلمانن، ئەحکامە شەرعیەکانی ئیسلامین، کەواتە دەستوری دەوڵەتەکە، ئاڕاستەی کۆمەڵگەکە، قیەمی کۆمەڵایەتی و هەروەها خەڵکەکەش ئەمانی ئیماندارێتی، ئەمانی ئیسلامەتیەکەیان بەدەستی خۆیان هۆی، نە ڕۆم لە فارس نەیداونێت، نە جوولەکەش و نە عەشیرەتێکی کافریش نەیداونێت. کەوابوو بەم هەنگاوە عەمەلیە دارالئیسلام گوێبەوە و دروست بوو مەککەش بوو بە دارالکوفر. کەوابوو لەم پێناسە سەرێکیە بەسیتەوە جارێکە باش لە بنەماکانی دابشکردنی جیهانەکەم بۆ دارالئیسلام و دارالکوفر ئەوە فێرە بین کە دارالئیسلام ئەو وڵاتەیە کە کۆمەڵگەکەی مسلمان و دەسەڵاتداری ناوچەکە بەدەست ئەوانەوەیە و ئەوانیش حکمی ئیسلامی تێدا ئەبەن بەڕێوە. ئەم سێ نوقتە. دارالکوفریش ئەو وڵاتەیە کە کۆمەڵگەکەی کافرن و دەسەڵاتداری ناوچەکەوە بەدەست ئەوانەوەیە و ئەوانیش حکمی کوفری تێدا ئەچەسپێنن. کەوابوو مادام حکمی کوفرەکەی تێدا ئەچەسپێنن و ئەوان دەسەڵاتدارن، هێزەکە بەدەست ئەوانەوەیە، ئەوە پێئێبە بە دارالکوفر. پاش ئەم گوێبوونەوەی وڵاتان دارالئیسلام و دارالکوفر کە لە سەردەمی هیجرەتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوویدا، لەوە بەدواوە هەرچی وڵاتێکی تر کەوتە ژێر دەسەڵاتی ئەهلی ئیسلام و ئەحکامە شەرعیەکانی بەسەرا تەطبیق کرا، پێیوترا دارالئیسلام. ئەمانی مسلمانانیش بەدەست خۆیان هەبوو. ئەگەر وانە بوایە ئیتر پێیانەوت دارالکوفر.